بەڵێ خۆشەویستان جارێکتر سڵاوتانە بێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تەور و گفتوگۆی ئەم ڕۆژمان لەسەر ئەم هەڵمەتی هەڵبژاردنەیە کە ئێستا بینی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموو حیزبولایەنەکان کاندید و بەرپشێری خۆیان هەیە لەم نێوەندەشە ئەبینی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جاریان بە هەوڵێکی تر بە توانایەکی تر بە هێزێکی تر تیمێکی زۆر باشی ئامادە کردووە لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری کەرکووکی خۆشەویستیش وە ئەبینی ئێستا لەسەر لیستی 222 لەسەر پارێزگاکانیش کۆمەڵە کاندیدی باش و بەرپژێری باشمان هەیەەوە لەسەر ئەم لیستەکەند یەکێک لەو کاندیدانەکە لە هەولێرە لە پارێزگای هەولێرە ئەویش بەڕێز نارین محەممەدە کاندیدی ژمارە نوێ لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو بەرپژێرانەی کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقکە پەیامیان ئاڕاستەکردنی هەڵ و کار و ڕەخساندنی کارە بۆ گەنجان کە ئەمە یەکێکە لە بابەتە گرنگەکان کە چۆنەڵین بە شێوازی لە شێوازەکان چارەسەری موچە کرابێت ئەبێ هەوڵی زیاتر بین هەوڵی زیاتر بین بۆ گەنجەکانمان ڕەخساندنی کار دەرفەتی باشتر بۆی گەنجەکانمان کۆچ ناکەن ئەمەش بەچی یەکرێ بەو هەوڵا ناکرێت کە بتوانین ئێمە وەکو کورت بەرگری لە خۆمان بکەین و مافەکانی گەنجان بەدەستبێنین و هەوڵی دامەزراندنیان بین بۆیە ئێستا بە شێوازێکی ڕاستەو خۆ بەڕێز ناریخانمان لەگەڵایە کە لە پارێزگای هەولێری خۆشەویستەوە کە بتوانین بزانین هەوڵەکانی ئەمان و ئەم لیستەی ئەمان چ کارێکە کا بۆی کە بتوانن ڕەخساندنی کار و دەرفەت بۆ گەنجان هەبێت سڵاوت لێبێت ناریخان ئەم کاتت باش بەیانیت باش سڵاو لێوەش بەیانی ئێوە باش بەیانی بینەرانی شاشە جوانەکەی کورسات باش لە هەولێرەوە سڵاو بۆ کەسانی کە ئێستا ئێمە دەگمانە بیستن و ئەمان بینن دەستی خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەیت بەڵام پێمان خۆشە وەکو یەکێک لە بەرپژێرەکان پەیامی تۆ بۆ ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چییە بۆ هەوڵت داوە هەلی کار ڕەخساندن و دەرفەت هەبێ بۆ گەنجان چی باوەڕێکت هەیە بە توانای گەنجان چۆن بتوانین ئێمە یارمەتی گەنجەکانمان بین بەڵێ من نارین محەممەد شێخە کاندیدی ژمارە نوێ لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە شانازیەوە باس لە یەکێک لەو سێکتەرانەکەم کە کاری لەسەرەکەم ئەوش سێکتەری تایبەت بە گەنجانە و دۆزینەوەی هەلی کار و دابینکردنی ژیانێکی شایستەیە بۆ گەنجان و بۆ هەموو کەسانی کە لە لەم سێکتەرەدا کار دەکەن ئێمە ئەمانێ بڵین کاتێک سەرۆکێکی گەنج هەیە لە سەرۆکی گەنجێک سەرۆکێکی گەنج لە ناو حیزبێکی سیاسیدا کاتێک پەیامێکی گشتگیری هەیە تایبەت پەیامێکی بۆ گەنجان هەیە داوای خۆشگوزەرانی و ژیانی شایستە بۆ گەنجانەکەات ئەمە خۆی لە خۆیدا باشترین پەیامێکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتیش بۆ سێکتەری گەنجان کە هەوڵ ئەدەین ئیش بۆ گەنجان بکەین کار بۆ دۆزینەوەی تواناکانی گەنجان بکەین کار بۆ دۆزینەوەی هەلی کار و هەروەها دامەزراندنی گەنجان بکەینەوە بە حکمەوەی کە من شارەزاییەکی زۆرم لە بواری دۆزینەوەی هەلی کار و چەندین بڕوانامەی نێودەوڵەتیم لەو بوارەدا هەیە بیرمان لەوە کردوێتەوە چۆن بتوانین کاتێک متمانەی خەڵک بەدەستدەهێنین لە بەغدا و نوێنەری خەڵک ئەبین لە بەغدا بەهێزێکی زۆرەوە بە سنگێکی زۆرە و بە دەنگێکی زۆرەوە کار بکەین بۆ دۆزینەوەی هەلی کار و بۆ دۆزینەوەی بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بۆ گەنجان بە تایبەتی گەنجانی هەرێمی کوردستان کە بەداخەوە ڕۆژانە ڕوو لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق ئەکەن بە دوای بژێوی ژیاندا ئەگەڕێن و ڕێگای ساخت ئەگرنە بەر بەڵام ئەبێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو بەرپژێران کار لەسەرەوە بکەین چۆن بتوانین ئینتیمایەکی نیشتیمانی نەتەوەی بۆ گەنجانی خۆمان وەربگرینەوە و دەوە بتوانین جێگای متمانەی گەنجانی کوردستان بین. زۆر باشە نادیر خان مادام بەڕێزت ئەتەوێت کار لەسەر یەکێ لە گەورەترین کێشەکانی گەنجانی ئێمە بکەی لە هەرێمی کوردستان بێگومان هەندێک ڕێگە چارە و هەندێک مێتۆدی شت پێیە کە بەم ڕێگە چارانە ئەبێت ئەم کێشەیە چارەسەر بکرێ ڕێگە چارەسەرەکانی بەڕێزت کامانەیە بۆ ئەم هەلی کاری گەنجانە ئەو ڕێگە چارەسەرانەی کە ئێمە پێمان وایە بێ لە بەغدا کاری لەسەر بکەین سەرەتا بێ لەوە بکەینەوە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان چەند بەهێز دەبێت لە بەغدا بۆ بێگومان بەهێزی ژمارەی کورسیەکانی دەنجی یەکێتی لە بەغدا و ژماری بەرپژێرەکانی یەکێتی کاتێکابن بە نوێنەری خەڵکو دەردەچن
متمانەی خەڵک وەرەگرن ئەمە باش جێکێکە لەو ڕێگە چارانەی کە ئەتوانین دۆخی گوزەرانی گەنجان بە تایبەتی بەرەو باشبوون ببین و بەگشتیش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕێگە چاری ترەوێت چۆن بتوانین هەلی کار بۆ گەنجان دابین بکەین چۆن بتوانین سوود لە تواناکانی گەنجان وەربگرین بەتایبەت ڕۆژانە ئێمە بینین کۆمەڵی گەنجی بێکار هەیە ساڵانە کۆمەڵێک دەرچووی زانکۆپی ماگاکانمان هەیە کە دانامەزرێن و ناتوانێت شوێنێک لەکان کاریان لەسەر بکرێت وە بخرێنە نێو کایەکانی کارکردنەوە کاتەوە ڕێگە چارانیم ئەوەیە چۆن بتوانین وا لە گەنج بکەین کە ئەبێ لە ناو خۆی هەرێمی کوردستان و لە ناو عێراقدا ئەم گەنجانە هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە و لەلایەکیشەوە چۆن گەنجان ئامادە بکەین بۆ ئەو شوێنە شایستەی کە گەنج پێویستی بە گەنجە پێویستی بە تاقە گەنجە ئێمە تەنیا بیرمان لەوە کردوێتەوە کۆمەڵێک ساڵانە ژمارەیەک لە دەرچوانی زانکۆپی مانگاکان بەرهەم بهێن بخەینە نێو کایەکانی ژیانەوە بە تایبەت لە سێکتەری تەندروستی بە تایبەت لە سێکتەری پەروەردەدا بەڵام ناتوانین بیان خەینە سەر هەلی کار ناتوان بیان خەینە سەر کار و دامەزراندن و هەلی کاریان بۆ بدۆزینەوە ئەمەش لەبەرەوەی کە ڕوئیایەکی بەداخەوە ڕوئیایەکی گشتگیری نیمانە کە لەگەڵ بازاری کارکردن و لەگەڵ بازار و حەز و خواستەکانی گەنجاندا بگونجێت. بەڵێ هاتووناری زۆر جار ئێمە وەکو هاوڵاتیان وەکو خێزانەکان لەم هەرێمی کوردستانە لە پارێزگاکانە ئەدبینی چەندین کوڕ و کچی گەنجمانەیە کارنامەی دەرچووی وەرگرتووە و لە هەمان کاتیشە هەندێکیان بڕوانامەی زۆر بەرزیشانەیە لە بواری پزیشکیە هەندێکیان لە کاری خۆبەخشیە هەندێکیان وەکو مامۆستایەکی گرێبەست ئەمانش هەمویان گرفتیان هەیە چەند ساڵە خزمەتەکەن پێویستیان بەوەیە بۆیان بکرێتە بۆ نمونە ئەم گرێبەستە ببێتە شتێکی دامەزراوەیەکی باش بۆ ئەم کەسە بۆی کە بتوانێت بژێ ژیانی خۆی لەسەردامیکە هەوڵەکانی ئێوە ئەتوانن بۆ نمونە ئەم کەسانی کە هەتا ئێستا لە نەخۆشخانەکانان خۆبەخشن بەم کوڕ و کچە گەنجانەمان هەوڵی دامەزراندنیان بۆ بدرێ یاخود دەرفەتیان بدرێتێکە لە بەرامبەر ئەو کارەیەکەن موچەیەشان هەبێ دابمەزرێن ئەمانش بەشێکی گرنگن لە گەنجانمان کە خزمەتەکەن و بەڵام بەداخۆ زۆر جار هەوڵیان بۆ نادرێ لە بەرنامە و کارنامەی ئێوە هەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەر ئەم بابەتەش بکەن. سەرەتا بەس لەوە بکەین کە دوو سێکتەری زۆر باشت باس کرد سێکتەری تەندروستی و سێکتەری پەروەردە کە بینین ڕۆژانە ژمارەیەکی زۆری مامۆستا و فەرمانبەر و هەروەها کارمەندانی تەندروستی و دکتۆر و هەموو ئەوانەی کە لەو سێکتەرانەدا کار دەکەن خانەنشین ئەکرێن بە پێی یاسای خانەنشینی و بەشێکی زۆری ئەوانش کە ماون تایەکو ئێستا گەنجان بێبەشن لە دامەزراندن و ئەو خۆبەخشانی کە لەوێ هەن ئەگەر سەیری ناوەندەکانی تەندروستی و هەندێک ناوەندی خوێندنی بکەین کۆمەڵی کەسی بە ئەزمون و بە تەمەنی تێدا ماوە بەڵام بەداخەوە ڕێژەی گەنج لە نێو ئەم سێکتەرانەدا کەمە ئەوەش بە حکومەوەی کە دامەزراندن کەم بۆتەوە ئێمە گەر سەری تواناکانی خۆبەخشان بکەین سەیری ئەو کەسانە بکەین کە گرێبەستن لە نێو سێکتەرەکانی دامەزراوە حکومی و دامەزراوە فەرمیەکان دابینین ژمارەیەکی زۆری خۆبەخش و هەروها گرێبەستمانەوەن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نەتواندراوە بکرێن با هەمیشەی منێ ئەیگەڕێنمەوە بۆ نەبوونی پلانێکی تۆکمە و بۆ جیاکاری لە دامەزراندن و بە هەمیشەیکردنی هەموو گرێبەستانە و سوودوەرنەگرتن لە توانای خۆبەخشەکان کە تاوەکو ئێستاڵین دامەزراندن نییە بە شێوەیەکی گشتی نەخێر دامەزراندن هەیە بەڵام نەتواندراوە بە شێوەیەکی یەکسان دامەزراندن بۆ تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ تەواوی سێکتەرەکاندا دابین بکرێت و هەروە خۆبەخشەکانیش کاتێکرێن بە گرێبەست نەتواندراوە بە شێوەیەکی یەکسان ئەم پرۆسەیە جێبەجێ بکرێت بۆیە بەداخەوە گەنجانی ئێمە ڕوبەڕووی ناومێدی و کۆمەڵی گرفت ئەبنەوە بەڵام پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک ئاڕاستی گەنجانیە کاتە پەیامێکی گشتگیری هەبوو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان باسی لەوە کردووە کە چۆن بتوانین لە بەغدان نوێنەرایەتی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین لەوێ کار بکەین بۆ زیادکردنی ڕێژەی دامەزراندن بە تایبەت بۆ دەرچوانی زانکۆپی مانگاکان و هەوڵ بدەین زۆرترین دامەزراندن ڕێژەکەی بەر هەرێمی کوردستان بکەوێت و ئێمە لە بەغداوە نوێنەری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بین و بە تایبەتیش گەنجان و هەروەها و گرێبەستانی کە ئێستا لە نێو دامەزراوە حکومیەکاندا هەن کاریان بۆ یەکەین شەڕیان بۆ ئەکەی لە بەغدا شەڕێکی متمانە پێکرا و شەڕێکە لەسەر مێزی گفتوگۆ بتوانین
بە قازانجی گەنجانە ئەم شەڕە ببینەوە گفتوگۆ بکەین گفتوگۆیەکەش لەسەر جێبەجێکردنی تەواوی مادە دەستوریەکانی هەرێمی دەستوریەکانی عراق لە چارچەوەی هەرێمی کوردستاندا سازش لەسەر مافەکان نەکەین و پرۆژه یاسا کە دێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عراق کاری لەسەر بکەین و کاتێک بزانین لە خزمەتی گەنجان و بەتایبەت دۆزینەوەی هەلیکار و دامەزراندنە کاری بۆ بکەین بۆی تێپەڕێن و بە لە خزمەتی خەڵک بێت. زۆر باش جەنارین خان بێگومان هەر لەوانەیە لە ئەم بانگەشەیەشە هەر خۆت بەر هەندێک گەنج کەوتە بێتیت کە هیوای نییە بۆ نمونە کاتێک باسی گۆڕانکاری بۆ ئەم گەنجاکرێت تەنانەت لە ڕێگەی پەرلەمان لە عێراق ئەو هیوای لەدەستاوە بەڕێزت بەو گەنجە چی ئەڵێ بۆ ئەوەی کە هیوایەکی تیا دروست بکەی ئەم جارە بە هیوایەکە بچێت دەنگ بە بۆی کە ئیشەڵڵا ئێوە دوای دەرچوون بتوانن ئەو کەسە بن کە ئەم گۆڕانکاریانە دروستەکە. هەرگیز ئێمە بێ ئومێد نەبووین لە تواناکانی گەنجان کە بە تایبەت ئێمە لە کاتی بانگەشە ڕژاردندا ئەو چیمانی کە بۆ من کار ئەەکەن بەشێکی زۆری گەنجن و ئەبینم کە چۆن تا درنگانی شەو کار ئەەکەن و هەوڵ ئەدەم بۆ سەرخستنی لیستی 222 نیشتیمانی کوردستان و هەروەها بۆ سەرخستنی کاندیدی ژمارەنەوە ئەمە پێمان دەڵێ کە گەنجی زۆر بە توانامان هەیە بە ژمارەی زۆری گەنجمان هەیە کە تواناکانی بەداخەوە تاوە کوێستان نەتوانراوە سوودی لێ وەربگرین بەڵام بێ ئومێد کراون. پێیان ئەڵێن دایمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەمی گەنجدا بووە و ئەو ئومێدە ئەگەڕێنێتەوە بۆ گەنجان تەنیا متمانە بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن لە خەمی گەنج ئەبین لە خەمی خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و گەنج ئەبین و ژیان بە دوای ژیانێکی شایستە و خۆشگوزەرانی ئەگەڕێن بۆ گەنجانی ئێمە ڕووی دەمەم لە تەواوی گەنجانەیە کە ئێستا ئێمە ئەبین و دەنگمانە بیستن پێیان ئەڵێن متمانە بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن متمانەمان پێ بکەن بۆی بتوانین لە بەغدا نوێنەری ئێوە بین ئەو ئومێدانەتان بۆ بگەڕێنینەوە کە ساڵانێکە ئومێدەکانتان وەکو خەونێک وەکو بڵقەت سەر ئاوە بن. ئێمە لەوێ نوێنەرایەتی ڕاستەقینەی گەنجان ئەبین و نوێنەرایەتی ڕاستەقینەی هەم کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەبین بۆی بتوانین داکوچکاری سەرسەختی مافەڕەوەکانی ئێوە بین پێویستمان بە متمانەی ئێوە دەبێت. بەڵێ سپاس بۆ بەڕێزە دەست خۆش بێت سپاس محەممەد کاندیدی ژمارەنەوە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێرە لەگەڵ مامووی بە هیوای سەرکەوتنی بەڕێزت و هاوڕێیانت وەکو تیمی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یەکەی شەڵا لە پەرلەمانی عێراق ئێوە نوێنەری گەلی کورد بن ئێوە نوێنەری گەنجانی کورد بن بە بۆ یەکەی شەڵا ئەوانش کە بە هیوا بوو بە هەوڵەکانی ئێوە بە خەباتەکانی ئێوە متمانیان بۆ بگەڕێتەوە و وا بکەن کە ئیشەڵڵا زۆرێکی زۆر لە کێشەکانی کورد بە هیوای ئێوە چارەسەر بە هیوای.